بەڵێ لە سەر بابەتی کابینەی نوێم و چاکسازی لە کەرتەکاندا من لە ستۆدیۆ میوانێکم هەیە بە تایبەتی و چاکسازیانەی کە وەزارەتی بازرگانی و پیشەسازی گرێتەوە میوانێکمان هەیە لە ستۆدیۆ ئەندازیار مستەفا زوبێر بیلال لە جێگری بەڕێوەبەری گشتی پلاندانان لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی بەخێر بێن بۆ ستۆدیۆی کوردستان زۆر لە ماوەی کابینەی نوێمی حکوومەتی یاریمی کوردستاندا بە شێوەیەکی سەردەمیانە چەندین چاکسازی و بەرەو پێشچوون لە زۆرێک لە کەرتەکانە کراوە. لە وەزارەتی پیشەسازی و بازرگانی چی کراوە؟ سەرێکی زۆر سوپاسان دەکەم لۆ ئەو دەرفەتە ڕاستە هەر لە سەرەتای کابینەی نوێمی حکوومەتی یاریمی کوردستان وەزارەتی بازرگانی پیشەسازی وەکو وەزارەتەکانی دی هەڵسا بەدانانی پلانێکی استراتیژی بۆ کارکردنی خۆی لەو 4 ساڵی کابینەکە. طبعاً بەڕێنمایی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران توانیمان پلانێکی توکمە و باش دابڕێژین، پلانەکە 2024 تەمەنی کابینەکە و لەبەر ئەوەی پلانەکە بە دراستێکی زۆر باش داڕێژرا بوو توانیمانە حتا ئێستا شکر بۆخوا التیزام بە پلانەکانی خۆمان بکەین و هێدی جێبەجێ بکەین. هەرچەندە لە کاتی کۆڕۆنا کەمەک سستیە کاتە ناو با بڵێن بەرەو پێشچوونەکە، بەڵام پاش کۆڕۆنا بە ئیندیفاعی زۆر باش بەردەوام بووین لە جێبەجێکردنی پرۆژەکانمان. باشە، ئێمە لە راپۆرتەکە کە پێش کەمێک نمایش کرا کە وەزارەتی پیشەسازی لە جێبەجێکردنی ڕاستپاردە نێودەوڵەتیەکاندا گەیشتووەتە جێبەجێکردنی لە 97.1 ئەم ڕاستپاردانە. ئەمە چیە گەیەنێت؟ لە ڕاستیدا ئەوە لە دوو تەرەف دەگەینی. تەرەفی ئەوەی با بڵێن نووسینگە ڕاستپاردە نێودەوڵەتی کانی مافی مرۆڤ ئەوان بەڕاستی زۆر بەچڕی لەگەر وەزارەتەکان هەماهەنگن و ئیش دەکەن. ئەوە لە لایەکی دووەم وەزارەتی ئێمەش مولتەزیمە بەو ڕاستپاردانە، مولتەزیمە بە ئەداءەکی باش، مولتەزیمە بە پێشکەشکردنی راپۆرتەکانی خۆی و جێبەجێکردنی ئەو ڕاستپاردانە بە بەردەوامی بە دوواداچوونی کردنی. باشە، بەشێکیشی جێبەجێ نەکراوە، یعنی کاڵێن لە 97 بەشێک ماوەتەوە ئەو بەشە بۆ جێبەجێ. بەڵێ ئەوە نەک جێبەجێ نەکراوە، بەردەوامە. ئەو بەردەوامیش جەنابتان دەزانن مەثەڵەن فترە لە فترە ساڵ و ساڵ کەمبوونی زیادبوونی هەیە، ئەوەش بەدەست ئێمە نیە. شتەکانی ینی لەبەرەوەی پەیوەندی بە خەڵکەوە هەیە، پەیوەندی بە حکوومەتی فیدرالی هەیە، فدەبینی جار بەجار ئەداءەکە فەرق دەکات، بەڵام ئەمە هەوڵ دەدەین 100% جێبەجێ بکەین. ئەو 100%ش نزیک 100%ەکە بەردەوامبوونی پرۆسسەکەیە. زۆر باشە. بەشێک لە پلان و استراتیژەتی حکوومەتی هەرێمی کوردستان برەودانە بە ئاسایشی خۆراک. چی کراوە بۆ ئەوەی لە هەرێمی کوردستانە برەو بە ئاسایشی خۆراک؟ طبعاً بە سوپاسەوە لە تەمەنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان توانرا 3 سایلۆی مۆدرن دروست بکرێت، سایلۆیەک لە ڕووڤیا، سایلۆیەک لە کەلار، سایلۆیەکیش لە پارێزگای هەولێر لە قوشتەپە، و چوارەمی سایلۆش ئەو ساڵە دەست بەکار بوو بە ئیشەکانی سایلۆی هەڵەبجە. لەخوا بە زیادبی توانای عەمبارکردنی گەنم لە هەرێمی کوردستان لە ئاستەکی مامنا ناڵێم نزم، بەڵام لە مامناوەندی بەرزی بکەینەوە و پلانی ئەوشمان هەیە ئەگەر خوا پشتیوان بی و بودجەی پێویست هەبی لە 5 ساڵیدا هاتوو ئینشاءڵڵا حتا 2030 5 سایلۆی دیش لە پلاندا هەیە دروست دەکەین. محاولە دەکەن ساڵانە هەر ساڵەکو دەست بە سایلۆیەکی بکەین. باشە، بەڵام بەشێک لە پاراستنی ئاسایشی خۆراک پەیوەندی بە یاساوە هەیە. ڕاست. چۆن ئەم بابەتە چارەسەرەکرێت بە تایبەتی هەموارکردنەوەی یاسا؟ بەڵێ زۆر ڕاستە. طبعاً وەزارەتی ئێمە بە هەموو بەڕێوەبەراتی گشتیەکانەوە لە ڕێگای دیوانی وەزارەت و بەڕێوەبەراتی گشتی پلاندانان و بە دوواداچوون و بەشی یاسا و ڕەوشکاری یاسای وەزارەتمان هەوڵ دەدەین مەجموعەکی زۆر یاسا پێداچوونەوە لۆ کردیە و مەجموعەکی باشیش یاسا بەرز کرایەوە بۆ ئەنجومەنی وەزیران. طبعاً لە ڕێگەی ئەنجومەنی شوڕای هەرێمی کوردستان و دووبارە مراجعە دەکرێت و نابی تعاڕوز بکرێت لەگەڵ یاسای بەرکارەکان، پاشان ئینجا بەرز دەکرێتەوە بۆ پەرلەمانی کوردستان بۆ دەنگدان لەسەر. طبعاً دیراسەتێکی زۆری دەکرێت، توانیمانە کە هەر لە ڕەپۆرتاژەکە ئاماژە پێکرا چەندین یاسا لەو لە تەمەنی کابینە 4-5 یاسای زۆر گرنگمان هەموار کردەوە و لەخوا بە زیادی ئێستا چوە بواری جێبەجێکردن. چەندین ڕێنماییش لەسەر ئەو یاسانە دەچوە. طبعاً یاسا جەنابتان دەزان ئەگەر ڕێنمایەکی توکمە و
باشی نەبی زۆر بە جوانی جێبەجێ نابی بەڵام توانی ومانە ئەلحەمدوللا ڕێنمایکی زۆر باشی بۆ دەربینین و ڕێنمایەکانشمان جار بەجار ڕیڤیو دەکەینەوە دووبارەی دەکەینەوە مڕاجعی دەکەینەوە پێی دۆخەکەی بتوانین بە باشترین شێواز خزمەت بکەین. باشە یەکێک لەو ڕاستپاردانەی کە دیسانەوە ئاماژەمان پێکردەوەیە کە پاراستنی کوالەتی خۆراکە لە هەرێمی کوردستانە ئەم بابەتە ڕاستە و خۆ پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە و تەندروستی هاوڵاتیانیشەوە هەیە تا چەند ئەم بابەتە وەکو خۆی ئەم ڕاستپاردەی وەکو خۆی جێبەجێکراوە یان توانراوە جێبەجێ بکات. بەڕاستی ئەوە مەوزوعەکی دووسێ لایەنی تێدایە ینی ئەوە بە تەنها وەزارەتی ئێمە بەرپرس نییە لەو شتەی طبعاً بەشێکی ڕاستە زۆر ڕاستە بە وەزارەتی ئێمە ئەگەر بکرێ باس لە هەمانگیشتان لەگەڵ لایەنەکانی دیکە بکەیت. طبعاً بەتەئکید ئەمە لەبەرەوەی وەزارەتی بازرگانی و پیشەسازین ئەمە لە دوو لایەنە ئەمە بەرپرسین یەک لە بەرپرسین لە کوالەتی و ئاستەچی بەرز لە مواسەفاتی ئەو کاڵانە کە لە هەرێمی کوردستان بەرهەمدێنە ئەوە لە ڕێگای پیشەسازی کۆنتترۆلی زۆری پیشەسازی کۆنتترۆلی زۆریمان هەیە هەرچەندە پێویستی بە تەطویر هەیە پێویستی بە کادری زیاتر هەیە لەبەرەوەی ئێستا کادرەکانمان محدودن دەمانێت کادرەکانمان زیاتر بکەین حتا بتوان تیمەکان زیاتر ئەوە لە لای پیشەسازی لە لایەنی بازرگانیش تیمەکانی چاودێری بازرگانی ئەوانیش تیمی زۆرمان هەیە سەردانی دەتانم بڵێم زۆربەی زۆری شوێنەکان دەکەن و شتی مخالف دەگرن و ڕێنمایی چاچیان دەکەنەوە ئەوە لەلایەن وەزارەتی ئێمە بەڵام وەزارەتی دیش هەیە یارمەتی دەرە و تاواکەری ئێمن وەزارەتی تەندروستی یەک لەوانە وەزارەتی شارەوانی لەوانی ئەمە دەبی هەماهنجێکی زۆر باشمان هەبی بینی خۆمان و بینی وەزارەتەکانی دی لۆ جێبەجێکردنی ئەو نەک بەرزکردنەوەی کوواڵەتی بەرهەمی هاوردە و ئەو بەرهەمەی کا لە کوردستان پێک دێتن وە لە ڕێگەی وەزارەتی خۆمانەوە پێشنیاری ئەومان کرد یاسایەکی تایبەت بە کۆنتترۆلی زۆری دەربینین یعنی هاوشێوەی هەیئەتەکەیە لە بەغدا لە حکوومەی فدرال لە پێدەڵە هەیئەتە تەخیص وەسیطە ڕەنەوعیە ئەوە ئیشی دوو ئیشی سەرکی هەیە ئیشی یەکەمی ئەوەیە پێوانە سازی مواسەفات دادنێ ئیشی دووەم کۆنتترۆلکردنی ئەو مواسەفاتانە ئەو کاڵانە ئایا داخلی کوردستان دەبن یانیش لە کوردستان بەرهەم دێن ئەمە حتا ئێستا ئەو یاسای نەچوویتە ینی بواری جێبەجێکردن و هەر نەچوویتە دەنگدانیش بەرڵام ئەمە لە تەوری ئەوەی دانێت کە بەرزی بکەین و ئینشاءڵڵا لەو سەروی خۆمان هەتا ئیشی لەسەر بکەین. باشە چۆن تەعامل لە ڕاستپاردەکان ئەوە باسکراوە کە هەرێمی کوردستان توانیوێتی ئەو کاڵایانەی کە ماوە بەسەرچوو بوون جارێککە بیانگێڕێتەوە بۆ ئەو وڵاتانەی لێوە هاتوون ئەم پرۆسیە چۆن ئەنجام درراوە. ئەوە دوو لایەنی هەیە لاینی ئەوەی هەیە کە ئایا ئەو کاڵایە کە داخلی هەرێمی کوردستان دەبی لە مەرزەکان بگیرێەوە بەسەردا چووە ئەوە حتمما داخلی کوردستانە بی دەگەڕێتەوە بەڵام هەندێک کاڵایش هەیە داخل بووە کە داخل بووە ئەو کاتی ماوەی مابووە بەڵام ماوەیەکی کورتی مابووە لە ناو هەرێم کورد لە مەخازنەکانی ئێمە با بڵێن نەک ئێمە بڵێن لە مەخازنەکانی هەرێمی کوردستان بەسەردا چووە ئەوە طبعاً بە لیجانی تایبەت تەلەف دەکرێت ئایا لیجانی شارەوانیە چاودێری بازرگانیە یان لیژنەی مشتەڕەکمان هەیە. من یەک پرسیاری کورتم هەیە لەسەرم بابەتە جیا لە لیژنەکانی خۆتان هەماهەنگی خەڵک لەگەڵتانە چۆنە بۆ ئاگادارکردنەوەتان لەسەر بابەتی کوالەتی خواردن یان کوالەتی کاڵاکان بە شێوەیەکی گشتی و بابەتی بەسەرچوونی کاڵاکان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەوە دەمێنێتەوە سەر وعی هاوڵاتی طبعاً ئێستا زۆر فەرقی کرد لەگە پێشانە پێشتر مەتا هەر هاوڵاتێک هەر کاڵایکی بکڕیبە زۆر سەیری تاریخ نەدەکرد زۆر سەیری مکەونا کۆنتنتەکانی نەدەکرد بەڵام ئێستا الحەمدولله خەڵکەکە وشیارە خەڵکەکە زۆر متابعی ئەکسپایر و ئەوشتانە دەکاتەوە و چەندین جار تەلەفۆنمان دێت چکۆمە هێڵی گەرممان هەیە لە چاودێری بازرگانی بە ژمارەی وەڵە ژمارەکە لام نییە بەڵام دەتانین ئەوتکەوت دەتانن پەیوەندیان پێ بکەن یان پەیوەندی بە هەر کەسێک لە وەزارەتی ئێمە بکەن ئەمە تیمی تایبەت لێیان دەنێرین و بەڵێ بەڕێز ئەندازیار مستەفا زوبێر بیلال جەگری بەڕێوەبەری گشتی پلاندانان لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی زۆر سپاس بۆ ئێوە سپاس.